قسەکەی کاک فاروق جێگەی ئەوەیە لەسەری بوەستین. خالید سولەیمان ڕای وایە. سەرۆکی گروپی فاروق بۆ وەبەرهێنان و کۆمپانیای ئاسیاسیال کاک فاروقی مەلا مستەفا وەک هەموو جارێک بە دەست و دڵکراوەیی هاتە پیری زیان لێکەوتوانی خەڵکی چەمچەماڵەوە بەهۆی لافاوەوە. بڕی 1 ملیار و 200 ملیۆن دیناری بەخشیە زیان لێکەوتوان. جگە لە بەخشینەکە ئەوەی لە قسەکانی کاک فاروقدا سەرنجی ڕاکێشا بوو لەگەڵ گەڕانەوە بۆ مێژووی کارەساتی لافاو لە سلێمانی و زیانی گەورە بە خەڵکی کەم دەرامەت. ئاوڕێکی گرنگی دایەوە لە مەسەلەی چاکردن و بەرەو پێشبردننی ژێرخانی شارەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی کارەساتە سروشتیەکان. ئەم قسەی کاک فاروق ئەمڕۆ بەشێکە لە استراتیژی ڕوبەڕووبوونەوەی دەرەنجامەکانی گۆڕانی کەشوهەوا لە جیهاندا. بانکی نێودەوڵەتیش بڕێکی زۆری پارە و سەرمایە لەم بوارەدا خرج دەکات. قسەکانی کاک فاروق جێگەی ئەوەیە لەسەری بۆستین و چیتر ژێرخانی شارەکانی کوردستان لە ڕووی ئاوەڕۆ و پۆند و عەمبار و ئاوڕێژیەوە وەڵام دەرەوەی ڕووداوە سروشتیەکان نین. بۆیە لەگەڵ بەهاناوە چوونی یارمەتیدانی خەڵکدا دەبێت دووبارە بیر لە ژێرخانی شارەکان و شوێنی دانیشتوان بکەینەوە، بە تایبەتیش شوێنی خەڵکی کەم دەرامەت و هەژار. گۆڕانی کەشوهەوا نەعەدالەتێکی ژینگەییشی دروست کردووە، وەگەوەی لە چەمچەماڵدا بیندرا. دەبێ بۆ لەناوبردنی ئەم نەعەدالەتیە لە ژێرخانەوە دەست پێ بکەین.